ئێمە پێویستە لە ژیانمانە سوپاسی دوو جۆر کەس بکەین. ئەو کەسەی هاوکارمانە لە دنیاکەمانە ڕۆژێک لە ڕۆژان هاوکاری کردوین، بەردێکی لەگەڵا خستوونەتە سەر بەردێک، ئەبێ پێویستە هاوکاری بکەین، سوپاسی بکەین، سپڵە نەبین، پێنەزان نەبین، چونکە هەر کەسێک شکری مرۆڤەکان نەکا شکری خوا ناکا. وا نەزانین ئێمە بەس دەست بگرین بە دینەوە و نوێژکەین پێویستیمان بە دنیا نییە. پەروەرگارمانە فەرمێت وەلا تەنسە نەصیبەکە مینە دونیا، بەشی خۆت لە دنیا لەبیر نەچێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیفەرموو اللهم أصلح لي دنیاي التي فيها معاشي، خوایە دنیام بۆ چاک بکە کە ژیان میتیایە. هەر کەسێک ڕۆژێ لە ڕۆژان هاوکاری کردووی، پارەی دەبێ ئاوێکی بۆ داویت، لەفەیەکی بۆ کڕیویت، تایەکی بۆ چاک کردویت، سیارێکی بۆ چاک کردویت، سیارێکی بۆ کڕیویت، هەمیشە لە یادت بێ و سوپاسی بکە. بەڵام ئەو نابێت بە بۆنەی ئەو چاکانەیەوە تۆ بکات بە ئەسیری خۆی، بە عەبدی خۆی، نەتوانیت قسە بکەیت بڵێ شتم بۆ کردویت، چونکە شتکردن لە مقابلە زەلیلیە. دووەمینە بێ سوپاسی ئەو کەسانە بکەین ڕۆژێک لە ڕۆژان لە تاریکایی شیرک و کوفرەوە دەریان هێناوین بۆ تەوحید و ئیمان و سونەت، لە ناڕەحەتیەوە بۆ خۆشی. اللهم أصلح لي ديني هو عصمة أمري، أي پەروەرگار دینەکەم بۆ چاکە کە ژیانم بەوە پەیوەستە قیامەتم. تۆ توانیت لەم دوو بابەتەوە ڕێگە و فەرمودەیەت بیر بێتەوە حەسادەت و غیبتە و ئاوات خواستن دروست نییە لە بەرامبەر دوو جۆر کەسانە بێ. کەسێک ماڵی هەیە شەو ڕۆژەی بەخشێ ئاواتی پێ بخوازە خۆزگاوەکەوە بوومایە. دووەمینیان کەسێک عیلمی پێیە خەڵفێری دینەکات ئەتوانی ئاواتی پێ بخوازیت. لەبەرەوە پێویستە هەمیشە ئەو کەسانەمان لە یاد بێت کە فێری دینیان کردوین. زۆرن هەر لە ناو ئێمە کە فێری نوێژیان کردوین قەت لە یادمان ناچن. منێکی لەو پیاوە خۆشەویستانەی قەت لە یادم ناچێ و بەردەوام دوعای خێری بۆ بکەم، مامۆستا ئەحمەدی کەتان خەڵکی میرەیی فێری قورئانی کردووم. ساڵی 98 هەتا 2000 لە ئەو دەرزم خوێندەوە. ئێستش دوعای خێری بۆ بکەم قەبری پڕ نور بێت. من و دەیەهای و هەزارایی وەکو منی پێگەیاندووە لە ماڵەکەیە ببوو بە مەدرسەیەک، ڕەحمەتی خوای لێ بێ، خوا لێی خۆش بێ. هەر کەسێ فێری دینی کردی بەڵام دینی صحیح، فێری شیرکت نەکە، فێری کوفرت نەکە، فێری بیدعەت نەکە. ئەوەیسە زۆرێک لە بەڕێستانن دوای خەڵکانێک کەوتون سوێن بەخوا جگە لە بیدعە و خورافیات نەبێ خۆ فێریشیان نەکردوون، دینە صحیحەکەیان لێ شاردوونەتەوە. چونکە دینی صحیح هەمیشە عیزەتی لەگەڵایە، هەمیشە تەنەزولی لەگەڵا نییە. پێویستە سوپاسیان بکەین، سوپاس بۆ خوا، خوای پەروەرگار پاداشتی فڵان کەس بداتەوە کە ئەم دینەی پێگەیاندین.